بەیانیتان باش ڕۆژێکی باش دەست پێ بکەم بەو هیوایم لەگەڵ پرۆگرامی بەیانی 24 ڕۆژێکی پڕخۆشی و شادی دەست پێ بکەن لەگەڵ نانێکی بەیانی بەردەوام بن تا بەرگە و بابەتانە ببینن کە ئێمە بۆمان ئامادە کردوون. خولیای سەرکەوتنەکانی سەرچیا و تێکەڵبوون لەگەڵ سروشتی کوردستان لە ڕێگەی گروپی شاخەوانی ڕوو لە زیادبوونە. شاخەوانێکی بیانی دەڵێت لە ڕێگەی وەرزشەوە ئاشنای سروشتی کوردستان دەبم. لە هەولێر پیاوێک 40 ساڵە بە دوای بەرد و گەوهەری نایابدا دەگەڕێت و لە مۆزەخانێکی تایبەت هەڵیان دەگرێت. مۆزەخانەکەشی بەردەوام بە ڕووی گەشتیاران کراوەیە. میترۆی قاهیرە لە پەراوێزی فراوانترکردنی هەوڵەکانی بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری زیاتر بە دانیشتوانەکەی بڕیاردراوە مۆڵەت بدات بەو ئافرەتانەی حەز دەکەن ببن بە شۆفێری میترۆ. خولیای سەرکەوتنە سەرچیا و تێکەڵبوون لەگەڵ سروشتی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ زیاترە بێ لەناو هاوڵاتیان و بە تایبەتیش ئەو بیانیانەی کە لەناو هەرێم نیشتەجێن بەهۆی سەختی ناوچەکە و دیمەنی سەرنجڕاکێشی چیاکانی ڕەواندز کە بۆتە پێگەیەکی گەشتیاری و وەرزشی شاخەوانی کەسانێکی زۆر خولیانە کە سەرکێشی بکەن بەسەر ئەو چیانەدا سەرکەون بە تایبەتیش بیانیەکان. ڕێکێن جودا جودا هەنە بۆ گەریان و سەرکەتنا چیەیان. لە کوردستانê dihan tîm hatine pêkanîn korê nîşanderên şareza digelda hene. Ev tîme jî projeyekê gelîvaniyê çêkiriye. Pêk hatiye ji taybetmendên şareza digel endamên Kurd û biyanî digeliyên tengên rewandizê da ser dikevne gûpîtkên wê û dihên xwarê. Danyal Nebî serokê grûpeka gelîvaniyê li Duhokê. Wî û tîma wî rêyeka taybet çêkiriye bi asn û girêdana qulpeyan. Heya giyanê werzişvanan yê parastî bit. Ev riyazet bêne canyoning yaxud geliyevanî, dolavanî li geliyekî de serkevin ya dad bezin wastê ebzarê kelûpelê teknîkî. Ku kelûpelê taybetê xwe heye wekî hebil, wekî ne kelûpelê dabezîn û serkeftin. Li gelî kerekêş teban me rêreveka çêkirdi. Rêreveke asiniye ya firata ye. Bes li hindek ziyan me tavgeyê tey me kargahê dabezînê bû danay. Li tevaya navçeyên çiyayiyên Kurdistanê giringîdan bi vê heza werzişî zêde bûye. Êk ji geştiyarên biyanî ku ji Fransayê hatiye xweşxaliya xwe nîşan dide ku di nava vî siruştê balkêş da ye. Ava kaniyan li her cihekî bi ser wan da dihêt xwarê. Piştî karkirinê em pêdivî bên vedaneyne. Ev cihe jî yê hejiyek ku em wextê xwe têda biborînin. Di nava van bilindahiya û lehiyên vê siruştî da û nava van nihalên biçûk biçûk da. Ev jî bo min derfeteka baş e ku ez serdana cihên wesa bikim. Divê selametiya endamên tîmî herdem li pêşiya her karekî be. Ji ber ku metirsiyên vê hezê di zêde ne eger rêkên xwe parastinê negirine ber. Pêş hemû tiştek selametî bû hemû kesekî her şaxewanekî muhim e. Selamet sola xwe biketin, selamet serkevî, selamet dabezît, kelûpelê xwe durust kar bînin. Li ber ev em bên dibî xolab bînin. Dibî ezmûnê wergirin, dibî li şexset şareza û profesyonal fêrbûnê wergirin. Li Kurdistanê gelek cihên veşartî hene ku heya niha nehatîne dîtin. Pêdivî bi kesanên taybetmend hene bigerin û sexbêriyê bikin. Da ev siruştê sersûrhêner pitir bête berçav. لە هەولێر پیاوێک بە دوای بەرد و گەوهەری نایابدا دەگەڕێت لە مۆزەخانێکی تایبەت هەڵیانەگرێت و ئەم پیاوە سربەست کە ناوی سربەستە ماوەی زیاتر لە 40 ساڵە خەریکی کۆکردنەوەی بەردە. وەک خۆیەڵێت ئەو ئارەزوویەکی مناڵی بووە تا ئێستاش لە هەر شوێنێک بەرد هەبێت ئەیان کڕێت و کۆیان نەکاتەوە مۆزەخانێکی کردوتەوە تایبەت بە ئارەزوومەندانی بەرد و بووەتە جێگەی سەرنجی ئەو گەشتیارانەی کە سەردانیشیەکەن.
جیۆلۆژی سەربەست مەجید عومەر دامەزرێنەر و سەرپەرشتیاری مۆزەخانەی هەولێر بۆ بەرد و گەوەرەکان. طبعاً مۆزەخانەی هەولێر بۆ بەرد و گەوەرەکان تاکە مۆزەخانەیە لەسەر ئاستی کوردستان و عێراق کە گرنگی بە بەرد و گەوەرەکانەدا. کوردستانیش وەک وڵاتێکی شاخەوی بێگومان جۆرەها بەرد و کانزای تێدایە. شایانی ئەوەیە کە مۆزەخانەیەکی لەو جۆرەی تێدا بێ. طبعاً دیارە ئەو سامپڵەش سەرچی جانەوەرێکێک کە زیاتر ئێمە مەزەندەی ئەوەی لۆکەین کە فەرەسلبەح نەهەربی ئەسپی دەریایبی لە درەوەی وڵات لۆناتیە هێشتا نمایش نەکرێ هەتا لێکۆڕینەوەی زانستی تەواوی لەسەرەکەین. بەڵام لە هەیکەلەکەی دیارەکە جانەوەرێکی جیاخۆر بووە لەبەر ددانەکانی زۆر ڕوونە کە جانەوەرێکی جیاخۆر بووە. ئەوە جێ دوو ددانە درێژەکانیشی هەیە، ئەوەن ئەوە شکایە لێرانە، ئەوەش ددانەکانی دیە. ئیدیەوە هێشتا ماوێتی لە بۆ نمایشکردن، بەڵام وەکو لە خۆشەویستی کەی 24 ئەوەمان نمایش کرد. ئێرە بەشی فرۆشتنە لە مۆزەخانەی لە هەموو مۆزەخانەکانی بەرد و گەوەرەکان لە دنیا ژوورە چند دیاریکردێ بۆ بەشی فرۆشتن. تەوان لەبەرەوەی وەکوتمان مۆزەخانەکانی بەرد و گەوەرەکان هەمویان پرایڤێتن ئەهلین. ئێرە دوو سوودی هەیە. یەکەمیان ئەو گەشتیارانەی کە دێن ئەوانەی کە حەزیان لە بەردیە بۆنمە بەردێکی گەورە نە ئەفرۆشین نە ئەویش پێیەکڕێ بەشێ بەردێکی بچووک وەک مەدالیایەک وەک ملوانکەیەک لە خۆی ئەباتەوە یان بە دیاری لوێەکە چێباتەوە. جگە لەوەش وەکو سەپۆرتێکە لە بۆ مۆزەخانەکەی. ئەو مۆزەخانە بەڕاستی فیداکاریەکی زۆری لە منویستە. بۆ نمونە زۆر جار باسم کردیە کە لە تەمەنی گەنجیدا کوڕی فەرمانبەرێک بوومە، مەسەلەن کوڕی بازرگانێک نەبوومە. برادەرەکانم مەسەلەن لەوانە شتێکی قەمیسێکی جوانیان کرێسێکی جوانیان کرد من بردێکم کڕیەوە بۆ پارەیە. جگە لەوە فیداکارێکی گەورەتیشمادا من کوڕێکم هەیە. کوڕەکەشم لە خۆشەویستی و ئیشەی لەوەی ئێرە بەردەوامی ئەویش چوو بەشی جیۆلۆجیای ئەو ساڵ تەواوی کرد لەوەی ئێرە دوانەکەوی. هیوادارم لە پاشی من و لە ئەوی درێژەی پێدەری بمینێ ئەو هەتا قەڵاتمایە ئەو مۆزەخانەش نەفەوتێ. ئەگەر کەسی خۆشمان نەبوو ئەو بەدڵنیاییەوە تەسلیمی جیهەتێکی وەیەکەن کە بتوانانی ئیدارێ بدات. گرنگیدان بە کەرەستەی نایاب یاخود بابەتی کەلەپوری ئەوانە زۆر جار لەسەر ئاستی تاکە کەسی بێت یاخود بەگشتی بێت یاخود تا ئەگاتە کۆمەڵ و مۆزەخانەکان بۆ هەر وڵاتێک گرنگێکی زۆری هەیە یاخود بڵێن ئەبێتە ناسنامەی ئەو وڵاتە و ئەبێتە مێژوویەک یاخود نیشاندانی مێژووی ئەو وڵاتە و دروستبوون و شارستانیەتی و بەرەو کوێش دەڕوات. لەسەرم بابەتە ئێمە میێوەنداری بەڕێست نادر بابەکرمان کردووە کە بەڕێوبەری شوێنەوار و کللتوری هەولێرە لە ستۆدیۆ میوانمانە. کاک نادر بەخێرهاتی ڕۆژێکی باش بۆیەوە. زۆر سپاس. سەرەتا پێم بڵێ گرنگی بە یاخود پاراستنی ئەو کەرەستە کەلەپوری و کللتوریانە چییە؟ ئێستا کە لە ناو خەڵکە تا ڕادێک بووە بە باو و ئارەزوویەکی تایبەتە و لەگەڵەوەشدا لەسەر ئاستی حکوومەت و کەرتی تایبەتیش گرنگی پێدرێ. پێشکی زۆر سپاس بۆ ئەوەی کە لەسەر ئەو بابەتە منتان داوەت کردەوە. خۆی شوێنەوار و کەلەپور زۆر جار باسمان کردیە وەکو ناسنامەی نەتەوەیەکە بۆ ئێمەش کە لە هەرێمی کوردستان ئەوە کە زۆر شانەزی پێوە دەکەین هەبوونی زۆر ناوچەی شوێنەواریە کەلوپەلی زۆری شوێنەواریە کە ئێمە هەندێکمان مثل لە مۆزەخانەکانمان دیارن سەردانکەران دێن دەبینن دەزانن کە ئێمە چەند دەوڵەتمەندین لە ڕووی شوێنەواریەوە بۆیە پاراستنی ئەو شوێنەوارانە و پێشاندانی بە خەڵک و سوودوەرگرتن هەم لە ڕووی گەشتیاریەوە زۆر زۆر گرنگە کە لە کارنامەی حکوومەتی هەرێمیش زۆر تاکی لەسەرەوە کرا کە شوێنەوارەکان بترێنە یعنی هەم لە ڕووی داهاتەوە هەم لە ڕووی ئەوەی کە پەرە پێ بدرێ لە ڕووی مۆزەخانە و ئەوانە زۆر ئیشی بۆ کراوە. بەڵێ
بەو پێی کە زۆر ئیشی بۆ کراوە یاخود پارێزگاری لێ کراوە پێتان وایە لەسەر ستانداردی جیهانی پارێزگاری لەو کە لە پور و کللتوراکرێت سەبارەت بە ستانداردەکان تەبەن ئێمە لە تموو حێمەدا نییە ئێستاکەوەی هەمانە بەڵام بەرنامە و پلان داڕێژراوە بۆ ئەوەی کە ئێمە مۆزەخانەیەکی مۆدرنمان هەبێت لە پایتەختی هەرێمی کوردستان مۆزەخانەی نیشتیمانی کە دیزاینەکەی تەواو بووە بەس ماوەەر بگیرێ و بودجێ بۆ دابنرێ و دەست بە دروستکردنی بکەین چونکە زەروێتێکی زۆر پێویستە خاستە لەو ئێستادا کە دەبینی شار چەند گەورە دەبی و بەرەو پێش دەچی و هەموو باڵەخانەیەوە هەموو شتە جوانانە لە هەولێر دروست دەکرێت شوێنی مۆزەخانەیەکی مۆدرن ئێستا بەتاڵە و پێویستە بە زووترین کاتیشی بۆ بکرێت لە بەرنامەشدا و ئینشەڵا بە زووترین کات جێبەجێ دەکرێت ئێمە هەتا پرۆژێکی تریشمانەیە ئەوەی نۆژەنکردنەوەی ئەو مۆزەخانەی کە ئێستا هەمانە خۆشبەختانە موافقەی کرا بەڵام لەوانەیە چەند ڕۆژێکی پێ بێندێک شکالات لە سەر ئەوەی گەنجینەکانە بوو کە ئەوە لەسەر گەنجینە بەڕێوەبەراتی گشتیوانە بەڵام ئەوە چارەسەر دەکرێت لەو ڕۆژانە دەست بە نۆژەنکردنەوەی پێشەوەی مۆزەخانە ئەوەی کە ئێستا هەمانە ئەوەی نۆژەم بکرێتەوە بۆ کە گونجاو بێ بۆ خەڵک بێ سەردان بکات بیناکە کۆنە ئی ساڵی 90 چەند ساڵ 30 ساڵ زیاتر تێپەڕێ ئەوە پێویستە ئیش بۆ مۆزەخانەی مۆدرن بکەین لەبەرەوەی نظامی بڵێن سیستەمی مۆزەخانەکان گۆڕایە ئەوەی نییە کە لە شێوازە تەقلیدەکە بەسەر و بێ کەلوپەل دانێن پێشان بدەین گۆڕای ئێستاوان نییە ئێستا پێویستە زۆر بواری تری خزمەتگوزاری لەناو مۆزەخانە هەبی بەشەکانی وەکو بڵێن کافتریا و ڕێستۆرانت و مارکتینگ و شوێنی فرۆشتنی لە کەلوپەلی تحفیاتوانە دەبێت لەناو مۆزەخانە هەبی کە گەشتیار کە دێتە ناو مۆزەخانە لەوێ بڵێن زۆری پێخۆش زیاتر ببیتە زیانجێی سرنج زیاتریش بمێنتەوە ماندی نەبی لە تەماشاکردنی کەلوپەل بەڵام ئەوەی ئێستا هەمانە بەڕاستی ینی بەس بۆ تعلیمی بووە مۆزەخانەکان نەک بۆ بواری گەشتیاریوانە بەڵام ئیشمان بۆ کردووە ئەوە ئێستاش کرایتە بلیت ئێستا تیکەتی هەیە بۆ چوونە ژوورێ پارەی ڕەمزی وەردەگیری بۆەوەی کە دەستپێکیگە لە هەرێمی کوردستان هەتا ئێستا چوونە ژوورە ناو مۆزەخانەکان بە پارە نەبووە ئێمە ئەو گرنگە یاخود پێویستە پارە وەرگیرێ بۆ چوونە ناو مۆزەخانە خۆی لە هەموو وڵاتان سەرچاوەیەکی زۆر گرنگی داهات مۆزەخانەکانە مۆزەخانە ئەگەر بێت و مۆزەخانەیەکی مدەرن و پێشکەوت و تەبێ بەڵێ دەبێتە ئەوەی سەرچاوێکی داهات نەکەوەی ڕاستەوخۆ غێر ڕاستەوخۆش مەسەڵەن ئەو هەموو گەشتیانانە دێن یەک لەو شوێنانە کە پێیان باشە بچن سەردان بکەن مۆزەخانەیە و تاکو ئێستاش نەکرایتە ئەوە لەگەڵ دەستە گەشتگوزار و بەڕێوەبەراتی گشتی گەشتگوزارش قسەمان کردیە کە ئێمە گەشتیارەکان ئەو تووڕانەی کە دێن بۆ سەردان و ئەوانە دێنە کوردستان ئەوانش بێنە مۆزەخانە هەندێکیان دێن بەڵام نەکرایتە ئەوە کە بڵێن بەرنامەی کاری ئەوانە بەڵام ئەوە لە بەرنامەدا لەسەر گفتوگو ئەوە باشە ئێستا زۆر شوێنەوارمان هەیە لە هەرێمی کوردستان لە ناوچە جیاجیاکان هیچیان بوونەتە سەرچاوەیەک وەکو داهات بۆ گەشت و گوزار یاخود بچێتە چوارچێوەیەوەی کە چۆن لە ڕێگەی گەشت و گوزارەوە داهاتێک بگەڕێتەوە بۆ خەزێنەی حکوومەت و دواتر بەکار بەهێنرێتەوە لە خزمەتیە لە هەندێک شوێن کراوە بەس ئەو وەکو پارێزگا هەولێر کێ سنووری منە قسەی لەسەر بکەم هەتا ئێستا بۆ شێوەیە نەبوو بەڵام لە ئێستا لە دهۆک هەندێک شوێنەیە ئێستا کرایتە گەشتیاری بیتاقشتی وەردەگیرێ خۆی ئێستا ئەمە باشتەچی باز بکەم لێرە ئەمە جگەلەوەی کە ئێمە لەو بوارەیش دەکەین ئێمە بوارەکانی تریشمان وەکو هەڵکۆڵینی شوێنەواری ئێستا لە سنووری پارێزگا هەولێر چەند مانگێک پێش ئێستا 4 تیمی بیانی هاتن ئیشی هەڵکۆڵینمان ئەنجامدا ئێستا کە من لێرەم 3 تیمی تر ئەوە دەست بەکار بوونە لە سنووری پارێزگا هەولێر بەگشتی ئێمە زیاتر لە 12 زانکۆی بیانی هەموو ساڵدن لێرە هەڵکۆڵینی شوێنەواری ئەنجامدان لەسەر پارەی خوان و بودجەیەکی زۆری سەرف دەکەن ینی داهاتەکانی مە شەرت نییە ڕاستەوخۆبی ئێستا زۆر کەسێ مەسەن سوودمەند دەبی کرێکارەوە یعنی لە هەموو گوندێک لەوانەیە هەتا بیسی
لە هەر تیمە ڕۆژانە بیستی بڵێن کرێکار لەگەڵمان ئیش بکەن کە سوودێکی باش بە بۆ ئەو خەڵکیەکە لەو گوندەیە وەکو دەستی کار وەکو دەستکار بەڵێ ینی داهاتەکانمان غیر مباشرن هەندێک جار ئەمە ڕاستەوخۆن نییە لەبەر چی مەسەلان ئێستا گەشتیارێک لە دەرەوە دێ پارێکی زۆر سەرف دەکە ئەگەر بوارەی هوەری و بڵێن کللتوری و بڵێن شوێنەواری نەبی بچی سەردان بکێت تەوان ئەوەش نەخسەکە بۆەوە ینی ئێمە کە دێن لەو بوارەوە خزمەت گوزاری پێشکەشی بە گەشتیاران بکەین ئەگەر داهاتێکی کەمیشەبی بەڵام لە ڕۆیەکی دیوە داهات زیادەبی بۆ هەرێمی کوردستان بۆیە دەبی زیاتر ئیش لەسەر بواری بەگەشتیاریکردنی ناوچە شوێنەواریەکان بکەین ئێمە قەڵاتی هەولێرمان هەیە لێرە لە هەولێرە بەڵام نۆژەنکردنەوەی هێشتا تەواو نەبووە ئەگەر نۆژەنکردنەوەی تەواو ببی دەبیتە سەرچاوی داهاتێکی یەکجار زۆر بۆ هەولێر بە تایبەت باشە لە ناو هەولێر و لە دەرەوەی هەولێر چەند ناوچەی شوێنەواری هەیە کە گەشتیار بتوانێت سەردانی بکە و ببێ ئایا ئەو ڕێژەی کە هەیە توانیوتانە سوودی لێ ببینن هەم لە ڕووی گەشتیاریەوە لە ڕاکێشانی گەشتیار و هەم لە ڕووی مادیشەوە بتوانن خزمەتێک بە بواری گەشت و گوزار بکات. ئێمە لە سنووری پارێزگا هەولێر ئەو شوێنەوارانە کە هەیتمان زۆر بەیان گردی شوێنەوارین ینی تیمێکی زانکۆی هاروارد ئێستا کە خەریکی مەسحی شوێنەوارین منیش ئەندام لەو تیمە ینی وەکو بەڕێوەبەری هاوبەشین لەگەڵ پرۆفسۆر جیسن ئۆر ئێستا مەسحی شوێنەواری هەولێر کە ماوەی 12 ساڵ لە زیاتر ئەمە ئیش دەکەین ساڵانە وەرزێک دێن بۆ ئیشکردن تۆماری هەموو ناوچە شوێنەوارەکان بە سیستماتیک بە شێوازی نوێ سوتوارگرتن لە درۆن لە تەقەنیاتی پێشکەوتوو لە GPS-ەکانی زۆر مدرن کە دقیق شوێنەکان هەموو تۆمار دەکەن ئێمە کەتەلۆکی هەموو ناوچە شوێنەوارەکانی سنووری دەوروبەری شاری هەولێر نەک بڵێن شوێنەکانی تر ئەوەی کە ئیپاس ئێمە دەیکەن لە پرۆژەی مەسحی شوێنەواری دەشتی هەولێر هەتا ئێستا 750 ناوچەی شوێنەواریمان تۆمار کردیە زیاتر لە 750 ئەوە بەردەوامیشین گرنگێکی یەکجار زۆری هەیە لەبەرەوەی ئێستا ناوبانگێکی زۆری دەرتیدە ئەو دەشتی دەوروبەری هەولێر لە هەبوونی ناوچە شوێنەواری کە چڕی ناوچە شوێنەواریەکان ئەوەندە زۆرن دەتوانین بڵێن لە کیلومترێک ئەوەی چوارگۆشە یەک ناوچەی شوێنەواری هەیە کە ئەوە زۆر شەکی دەگمان نییە لە دەوروبەری لە هیچ وڵاتێکی ئێستا ئەوهانیە کە ئەوەندە ناوچەی شوێنەواری لێبی لە مەساحەیەکی کەم بۆیە ئێمە تاکید لەسەرەوە دەکەینەوە کە بە زووترین کاتەوانە هەمووی خەڵکێکەش قەرەبوو بکرێتەوە ئەو شوێنانە ئەعلانی شوێنەواریەکە بۆ بکرێت لە وەقعی کوردستانی بۆیە کە بتوانین باشتر بیپارێزین لەبەرەوەی هەتا ئێستا هەندێک ڕێکاری یاسایی بۆ ئەو ناوچە شوێنەواریان نەکرا. باشە پێویستی بەچیە بۆ ڕێکخستنەوەی ئەو شوێنەوارانە کە باسێکی لەی نزیکەی 700 ناوچە و شوێنەوار هەیە ئەمانە پێویستیان بە ڕێکخستنەوەیە پێویستیان بە ئیدارەدانێکی بەردەوامە چیتان کردووە بۆ ئەوە ئەوەی کە ئێستا ئێمە دەکەین لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران خوشبەختانە هەرچی پێشنیار و ڕێنەمایی کە ئێمە داوامان کردێ بە نسبەت ناوچە شوێنەوارەکان بکرێ پەسەند کراوە و گەشتاندنی بۆ کراوە بۆ هەموو وزارەتەکانی تریش بۆ هەموو دامە دەستگاکانی تر کە ئاگاداری ناوچە شوێنەواریەکان بن بەبێ دایرەی شوێنەوار بەبێ بەڕێوەبەراتی شوێنەوارەکان هیچ پرۆژەیەک مۆڵەتی پێ نەدرێ ینی دەبی هەموو پرۆژەکان بێن و ئێمە وەکو تیمەکانی ئێمە بچین سەردانی شوێنەکە بکەن کە دڵنیا بنەوە لەیە کە شوێنەوار تێک نەچی لەبەرەوەی بست بە بستەوە خاکە هەموو شوێنەوارە کە لەوانەیە لە ڕوویەکەوە ئاستەنگ هەبی بۆ خەڵک و بۆ جێبەجێکردنی پرۆژەکانەوانە بەڵام ئێمە بە هەموو شێوەیەک ئێمە هاوکارین بۆ کە هەم پرۆژەکان ئەنجام بدرێن هەم شوێنەواریش بپارێزرێ بۆ نمونە لە ناو سنتەری شار چەند شوێنێکی شوێنەواری هەبوو کە لە بن بیناوانە بۆ ئێمە ئێستا هەلا ژێرزەمینی ئەو بینانە ئەو شوێنەوارانەمان پاراستووە یعنی خاوەن ملکەکانمان ئەوە کردووە ئیجبار کردوتە دەبی ئەو شوێنەواریە لە ژێر بیناکەی ببینی کە هەر کاتێک ئێمە بمانەوە یان گەشتیارە وەختێک لە داهاتوودا بتوانێت سەردان بکە وەکو ئەو کارێزێکە لە بەرامبەر
وزارتی دەرکێ وزارتی شارەوانی بانقەکە لە ژێرزمینی ئەو بەڵێ بینایە کارێزەکە بە کەرپوش دروستکرا ئەو بەشەی پارێزراوە غورفەیەکی تری وەکو بڵێن گۆڕێکی سەردەمی ئاشووری هەیە لە گەڕێکی عرب ئێمە ئێستا غورفەیەکمان بۆ کردووە و پارێزراوە لەوانەیە ئێستا نەمانتوانی بە درست بیکەینە شوێنێکی گەشتیاری لەبەرەوە هێندێک ئیمکانات توشتی دەیە بەڵام لە داهاتوو ئەو ئاسارانێکە لە ژێر خۆڵش لە ژێر عردمان هەیە لە ناو سنتەری شار ئەوانەش دەکرێن بکرێنە شوێنە گەشتیاری خەڵک بێ سوودی لێ بینی لە بەرامبەر مزگەفتی چۆلیش لەوێژ لە بینایکی بازرگانی دروستیرا گۆڕێکی سەردەمی ئاشووری وەسیت ئەویش لەوێ هەیە لە کە بە کەرپوش دروستیرا و غورفەیەکە و تابوتی تێدا ئەویش پارێزراوە ئەوەش پارێزرا باشە بەڕێز بابەکر زۆر جار شوێنەکانە بینین زۆر کەلەپوریە کوردیە یاخود بڵین مێژوێکی زۆر دێرینی هەیە بە تایبەت خانووی کۆن هەیە لە گەڕەکە کۆنەکان لە تێراوە ئەمانە وەکو مۆرکێکی هەولێری لێ هاتووە یاخود بۆ شارێکی دیکە تایبەتمەند دەبێت تا چەند ئێوە گرنگیە دەن بەو شوێنانە مانەوەیان لە ڕووی شوێنەوار و کەلەپوریەوە نەکرێتە بینای بازرگانی نەکرێتە شوێنی مۆدێرن بەشی ئەوەش هەبێت بەڵام لەگەڵەوەدا پاراستنی و شوێنانەتان گرتوتە بەرچاو ئەوە لە پێش 2010 لەلایەن زانکۆیەکی ئیتالیەوە تیمێکی ئیتالیەوە ماستەرپلانی ئەو سەگەڕەکە دانراوە یعنی بەرنامە و هەموو ڕێکارەکان کە چۆن تەعامل لە ئەو سەگەڕەکە بێ هەمووی لەوێ ئاماژە پێکراوە لە هەندێک شوێن خاوەن مڵک دەتوانێت تێک بدا دەتوانێت بینای نوێ دروست بکە بەڵام لە ژێر ئیشرافی شوێنەوار و ئەو لەژنە بە فەرزۆنەکە لە پارێزگا هەولێر و لە بەڕێوەبەرات سەرۆکاتی شارەوانی و شارەوانیەکان ئەو شارەوانیەک لە سووری ناوەندی شار دیاری کراوە ئەو لەژنەیە دەبی بە پێ ڕێنەمای ئەوانە ئیش بکەن ینی دەرەوەی بیناکە دەبی بە کەرپوچ و بە هەندێک مەوادی ئەوەی نوێ نەبی دەبی بە مەوادی کۆن بی ینی پێشان بدەکە و بینانە کۆنن و هەروەها لە هەندێک شوێن بوان نییە ژێرزەمین لێ بدەن بڵێن کۆگال لێ بدەن لە بۆ بیناکە لە هەندێک شوێنش بوان هەیە و ینی بەرنامەیەکی دانراوە خەڵک وە دەزانێت هەندێک جار دەبینی بینایك تێک دەدرێ دەکرێتە گەڕاجوانە وەف کوڕ دەکەن لەوە نەشە هەندێکیش بە بێ پرس ئەوی شانە کرابی هەندێک کەسی تێک دەری شەبی کە ئەو شانە تێک درابی بەڵام دەدرێنە دادگاوانە ئجرایەتی یاسایان لەجێ دەکرێت بەڵام ئێمە نیگەرانی ئەوە نیە کە ئەو بینانە لەبەرەوەی استیملاک پرۆسی استیملاکی تەواو نەبووە و زۆربیان خەریکە دەڕوخێنەوانە ئێمە وەکو لایەنی شوێنەوار ینی بەڕاستی نیگەرانی ئەوە نیە کە دەبی زووترین کات ئیشی بۆ بکرێ و ئێمە داوامان کردو لە وزارەتی شارەوانی گەشت و گوزار کە ئەو بینانەی کە بە ناوی سەرۆکاتی شارەوانی یان بە ناوی گەشت و گوزار وەخت کاتی خۆی تەملی کراوە بە ناوی شوێنەوارەوە بکرێت کە ئێمە وەکو شوێنەوار بتوانین ئیشی بۆ بکەین بتوانین پرۆژە و پلانی بۆ دابنین لەبەرەوەی هەتا ئێستا سەرپەرشتیەوە لە ڕاستەخۆ لە ژێر ئیدارەی منیە ڕاستە ئێمە ئەندامین لەو لژنەیە بەڵام وەکو بڵین بە ناوی من نەکراوەنەوە بۆیە ئێمە ناتوانین پرۆژە و شتی تەقدیم بکەین ئێمە وەکو شوێنەوە بۆیە داوامان کردووە بە نووسراو کە بە ناوی شوێنەوارە تەملیک بکرێن هیوادارم ئەویشش بکرێت ئینشاءڵڵا بەڕێز بابەکر نادر بابەکر سپاس وەکو بەڕێوەبەری شوێنەوار و کەلەپوری هەولێر ئەمڕۆ لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت بە هیوای سەرکەوتون بەردەوامی بۆ ئێوەش سپاسی ئێوەش دەکەم مەمنون دەستان زۆر سپاس هەندێک بابەت هەیە کە ئەگەر کۆن بێت ئەبێتە عادەت ئەبێتە کللتور وەک چۆن لە کۆنەوە لە کللتوری کوردەواریدا لە مانگی ئابدا بۆی کە بیانزانە خۆ کەشوها فێن کە بێت یاخودنا چاودێری ئاسمانیان نەکرد تا بزانن کە گەلاوێش ئەکەوێت گەلاوێش چییە بۆچی گەلاوێژ ئەکەوێت زۆربەی کات کە مناڵ بووین و پرسیارەمان لاو دروستە بوو ئەستێرەیەکی گەورەی پرشنگدارە کە دیاردەیەکی پشت بێبەستراوە بۆ زانینی فێنکبوونی شەوان یاخود
کەشوهەوا تا بزانن ئەو ئەستێرەیە ئەگەر دیار نەمێنێ کەشوهەواکە فێن کە بێت یاخود هێشتا گەرما بەردەوامە بێ با لەم بابەتە زانیاری زیاتر وەربگرین. هەر لە کۆنەوە لە ناو کووردا کاتێک کەشوهەوا فێنک دەبێت دەڵێن گەلاوێش کەوتووە. کەم بەتەمەن هەیە ڕۆژە گەستێری گەلاوێژی نەبینی بێت و زانیاری لەبارەیەوە نەبێت. کە بەیانی هەڵەسیایی گەلاوێژ هێشتانە نەکەوتەتە ناو ڕۆژەکەەوە یعنی بەشی شەوی پێوماوەگە ئەستارەکە بە گەشی دیار بوو بە ئاسمان و وانەی هەڵەسیان نوێژ بەیانیانە کرد ئەم دەرەوەڵاوە گەلاوێشە. لە دوای دەرکەوتنی گەلاوێژ باوەڕوا بووە ئەو دارانەی گەڵاکانیان وەریوە دووبارە چرۆ دەکەنەوە و سەوزایەکانیش ئاوی کەمتریان دەبێت شەوان فێنکتر دەبێت. حاجی ئەحمەد ئێستاش بۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوا پشت بە نەریتە کوردەواری کۆنەکان دەبەستێت. کاروانکوژی پێڵێن ئەسێرەی حەوتەوانانی پێڵێن من وەختی خۆی نادەوا بوو بەیانیان بڵێن سێونیوانە هەڵەسان دەوری بۆ 4 تا 4.5 ئەسێرە هەڵە هات ئەوژ ئەسێرەیەکی گەورەی گەشە پرشنگار بوو. کەشناسان لە ڕووی زانستیەوە بۆ زانینی فێنکبوونی کەشوهەوا پشت بەم ئەستێرەیە نابەستن چونکە هەندێک جار گەلاوێژ دەرکەوتووە بەڵام کەشوهەوا هێشتا گەرمە. هیچ پەیوەندێکی بە نزمبوونەوەی پلەکانی گەرما و کاریگەری لەسەر گۆڕانکاریەکانی کەشوهەوانێ بەڵام تەنها هاوکاتێک و وەکو پێوەرێک دانراوە کە بۆ ئەوەی کەوا دەرکەوتنی ئەو ئەستێرەیە چونکە بە شێوەیەکی گشتی لە مانگە گەرمەکانە نابینرێ بەڵام لەو کاتانەدا ئیتر دەرئەکەوێت ئەمە بووە بە مؤشیرێک و بووە بە ڕێنوینیەک بۆ ئەوەی کەوا پلەکانی گەرما ڕوو دابەزی دەکەن. ئەستێری گەلاوێژ یەکێکە لە درەوشاوەترین ئەستێرەکان قەبارەکەی 2 ئەوەندەی خۆرە تەمەنی نزیکەی 240 ملیۆن ساڵە 9 ساڵی تیشکی لە خۆرەوە دوورە. کەشناسان پێشبینیەوەیان کردبوو کە مانگی هەش پلەکانی گەرما چۆن دەبێت هەر ئەوەندەشنا ئەوان دەتوانن پێشبینی پلەکانی گەرما بۆ چەندین مانگی دیکەش بکەن بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە چیتر خەڵکی ناتوانن پشت بۆ ببەستن و بڵێن گەلاوێژ کەوتووە یاخودنا. میان بەرزان کوردستان 24 سلێمانی. لە ڕووداوی هاتوچۆ دێرکێ مەردینی باکووری کوردستان 20 هاوڵاتی گیانە لەدەستدا کە 26 کەسی دیکەش بریندار بوون کە برینی 5 کەسیان قورسە. شادحاڵانی ڕووداوەکەی هاتوچۆ لە مەردینی باکووری کوردستان ئەڵێن کە ساڵانە سەدان کەس بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ گیان لەدەست دەدەن بە تایبەتی لە مێردین ڕووداوەکانی هاتوچۆ ڕۆژ بە ڕۆژ زیاترە بن و لایەنە پەیوەندیدارەکانیش هیچ کارێک ناکەن بۆی کە ڕێگری لە دووبارە نەبوونەوەی ئەم ڕووداوانە بگرن. بزانین هۆکارەکەی چییە کە ئەم هەموو ڕووداوە هەیە بۆچی ڕێگری لێ ناکرێ بە تایبەت لە باکووری کوردستان. دناوچە قەزایەک و 20 کەسان ژیانە خۆش دەستان 26 کەس بریندار بوون و برینە 5 وڵاتیان ژی گرانە. د قەزایە یەکەمدا وڵاتی ji bo alîkariyê kom bûn û ya duyemde jî barhilgirek ku firêna wê vala bûyî da nava welatiyên hatibûn alîkariyê. Şahidên bûyerê û kesên ji bûyerê bi awayeke birîndar rizgar bûyîn dibêjin piraniya kesên jiyana xweş dest dayîn yên hatibûn alîkariyê bûn. Deqak berî qeza çêve zundur qehwê bûm lawkê min jundur debû. Ez derketim lawkê min hundur duma. Min hundur nerît ew dumana hundurdu min lawkê xwe nedît min got çû. من بان كل نافل لو كمش آزاد آزاد أولم قو بابا و از ورام من ناب مولوس هذا من دسيوي قرتي أو مكشان ديه. از رونشتو به تلفن دشتغلي تلفنم شريت أبو ومدي دنجة كات من بريخو بديوار ذكر وتشتك تر الديوار كات وكفرات سرمة أجي و أنيد كفر من بر ديوار أما لما نكت وراجي شوقي دبو لبلم çok şükür خلاص كتر خسياني. یەک ji kesên ku bûyerê de jiyana xweş dest dayî Îsa Ayebeyê ku 40 salî bû ku bavê du zarokan bû. Xizmên Îsa Ayebe didin zanîn ku berê jî bûyerek trafîkê li heman cihî rûda bû û Îsa Ayebe dîsa çûbû alîkariyê. İsa تقريبا 16 سال بري لعين جي دي ساجي ترافيق قزاسياب شيبو وي دمي تركي
دۆرمیشێکدا بەرخۆ هیچ کەسی دوێ دەرێ ژیانە خۆش دەست دابوو دی سعیسال وێ دەرێ بوو ئالیوان دەکرد و دۆژی ئیسا هیچکی قەزا چێ بووی چوو بریندارە ژوێ دەرێ دەرخ ڕزگار بکە و تڕا دووداهات لە بنگێ ئیسا خست ئیسا ڕەحمەت کرد. وڵاتیان دێرکێ بگلینە کو bi salan li heman deverê ji ber ku plansaziya rêya trafîkê neguncave gelek bûyerên trafîkê rûdane û pêwîst e êdî rê newedayîn ku barhilgir têkevin nava navçeyê û rêyek nû derveyî navçeyê were çêkirin. Di qezaya ku 20 kesan canê xwe ji dest dan de firêna du barhilgiran vala dibe û dibin sedema qezayê. Barhilgirek din jî heye di heman demê de firêna wê vala dibe, lê di kêliya dawî de dikare xebavê ji kêleka rê û ji qezayê rizgar dibe. Mahir Yüksel, Kurdistan 24, Dêrika Mêrdînê. لە سەردەمی کۆرۆنا زۆر جار ئامارەکان مەترسیدار بوون کە بڵاوکرانەوە ئەوەندە کەس گیانیان سپاردووە بە کۆرۆنا. بەڵام ئەم ئامارانە ئەگەر بڵین نیوەی یان زۆر جار زیاتریش لە ئامارەکانی ڕووداوی هاتوچۆدا هەن مەترسیدارتریشن، بەڵام بۆتە دیاردێکی ڕۆژانە هەفتانە کە دووبارە بێتەوە ئیدی هاوڵاتیان ویان لاتووە ڕەنەچڵەکەن لەو ئاماری مردن یاخود بریندار بوون و ڕووداوی هاتوچۆ. هۆکارەکەی چییە لە بەرچی ئەو هەموو ڕووداوە؟ ئایا شۆفێرانن، ئایا ڕێگاوبانەکانن، ئایا ڕۆشنبیریە بۆ لێخوڕین و یاخود ڕێنمایەکانی هاتوچۆ؟ هەموو ئەمانە لەگەڵ بەڕێز یوسف بازیانی باس دەکەم و پرسیاری لێ دەکەم کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیری بۆ سەلامەتی ڕێگەوبانن. بەڕێز یوسف بەخێر هاتی ڕۆژێکی باش و سەلامەت وێەوە. زۆر سپاس. هەر با لەوە دەست پێ بکەم ئەم بەیانیە تا گەشتیتە ئێرە ڕێگەوبان چۆن بوو؟ هەر لە بەیانیەوە بینیت کە شۆفێران هەندێک لە تووڕێی و سەرکێشیانتیایی یاخود ئاسایی بوو ڕێگەکە؟ بنای خۆی گەورە میهرەبان، بێگومان هەچ کاتێک کە مرۆڤ ئینسان یان مرۆڤەکان کە گوزەر دەکەن لەسەر شەقامەکان ئەو کاتە ڕادەی ناوشیاری یاخود ئەو کاتێک کە ڕادەی تووڕەبوونی شوفێران بەرامبەر بە یەکتری بۆ دەردەکەوێت. یان یە کاتێک کە تو ئێستا لە ماڵەوە دیت بۆ ئێرە یان دەچی بۆ سەر کارەکەت دەبینی بە چه حاڵێک دەگەیتە شوێنی مەبەست. یعنی بەداخەوە شوفێرانی ئێمە پابندین بە یاسا بەڕێنمایەکانی هاتوچۆ و لە ئەنجامی نەبوونی وشیاری هاتوچۆشدا لە بەکارهێنانی ئۆتۆمبیل و شەقامدا وای کردووە کە ڕێژەی ڕوودا و سەرپێچەکانمان زۆرە بەڕاستەکەی. یعنی ئەو جۆرە هاوکاریە نیە لەسەر شەقام بۆ یەکتری کە هاوکاری یەکتری بکەین کە نەبێتە هۆکار بۆ دروستبوونی ڕوودا. باشە هۆکاری چی ئەم هەموو تووڕەبوونەم هەموو ناهۆشیاری ئەم هەموو سەرپێچیە لە یاسا؟ خۆی حاڵەتە دەرونیەکە ئێستا کاریگەریکی زۆری لەسەر تاکی کۆمەلگا بەگشتی هەیە لەسەر شوفێرانش بەگشتی. ئێستا بڵین تاک بە شێوەی گشتی چ لە ڕووی سیاسیەوە کە بە وەزعێکی عراق بە شێوەی گشتی کە ئێستا هەیە کە چ بە ئەو بارە ئابووری کە لە کوردستاندا هەیە ئەمانە هەموو هۆکارن بۆ ئاڵۆزی دەرونی شوفێر بەڕاستی کە ئەو تووڕەبوونە یان هەندێک جار پێداویستەکانی ماڵکەدابین ناکرێت کە زەختێک دەسەر پیاوەکە دەکرێت زۆجار کە بە عسەبی و لە ماڵەوە دەرچێنە ئەو شڕێکە لە ماڵەوە دەیکات تووڕەبوونەکەی خۆی بەرامبەرەکە دەرەدەخا بەڕاستێکە. ڕەنگە ئەمەش یەکێک لە هۆکارەکان بۆ دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ. یعنی ئەوەی تێبینی دەکرێت بەداخەوە لە هەرێمی کوردستاندا ڕۆژ بە ڕۆژ یانتوانە بڵێم ساڵ بە ساڵ ڕووداوەکانی هاتوچۆ بەرەو هەڵکشان دەچێوانی هیچ ساڵێک جێگای دڵخۆشکەر نییە بڵین ئەم ساڵمان باشتر لە ساڵی ڕابردوو. ئەتوانین بڵێن خراپترە هەموو ساڵی خراپترە ڕووداوەکانی ئێمە. یعنی ڕۆژ بە ڕۆژ ئێستا بە تایبەتی ئێستا ڕووداوەکانی ئێستا لە تاک دەرچووە بۆ بە خێزان، یان جاری وایە یەک خێزانێ بە کاملی بە ڕووداوی هاتووە تیادەچێت، یان جاری وایە هەیە بە کۆمەڵ چەند کەسێک ینی بە ڕووداوی هاتووە تیادەچێت. وەکو بۆ نمونەیەکەستا دوێنێ کە جەناب باسکراوی لە ماردین ینی بۆ هۆکاری 20 کەس لە ڕووداوێکی هاتوچۆدا. یعنی ئەمانە هەموو ئەمە کە لەوانەیە لە ئەنجامی تەقینەوەیکی گەورە بۆمبێکی گەورە ئەو هەموو بریندار و کوژراوی لێ بکەوێت. بەتەکید ئێستا من ئەتوانم بڵێم ڕووداوەکانی هاتوچۆ کاریگەریان لە جنگەکانی زیاترە و کاریگەریان لە ئەو نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنایت کە هەبوو زیاترە. یعنی بەداخەوە ئێستا ئێمەگەر ئەتوانم بڵێم ئەو ئاماری کە هەیە ئێستا لە بەشێوەیەکی گشتی لە جیهاندا ساڵانە 1,400,000 کەس بە ڕووداوەکانی هاتوچۆ بن و هیچ جنگێکیش نییە لەم جیهانەدا کە ساڵانە 1,400,000 کەس بکوژێت. واتە ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ هێندە زۆرە، کاریگەری لە جنگەکانی زیاترە و لەو نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنایش کە هەیە زیاتر.
لەوانەیە هەر کەسێک لە جێگەی خۆی بترسێلەوەی کە جەنگێک ڕوونەیە بۆی نەبێتە هۆی مردنی ئەو ڕێژە زۆرەی خەڵک بەڵام زۆر بە نەرمتر و بە هێواشتر ڕۆژانە ئەو ڕێژەیە یاخود تا ئەگاتە ساڵەکە بەقدر دێرەنجامی جەنگەکە کوژرا و برینداری لەیەکەوێتەوە. کاک یوسف زۆر جارە بینین لە وڵاتێکی دیکە باری دارایی خراپترە گرژی و ئالۆزیەکان بە هەمان شێوە خراپترە بەڵام هێشتا کەسەکان نیان کردوتە هۆکارێک بۆی کە بیکا بە بیانوویەک خراپ لێ خوڕێت سەرپێکی ڕێنماییەکانی هاتوچۆ کات یاخود لەسەر شەقامەکان زۆر بە نادروستی شۆفێریەکە ئەمە لەبەر چی ئایا بڵین بەڕێوبەتی هاتوچۆکان نیانتوانیوە بە ئەرکی خۆیان هەستن یاخود سزایەکی وا لە هەرێمی کوردستان نییە کە تاکەکان ناچار بکات بۆی کە لە ژێر ئەو ڕێنماییان نابن؟ بەڵێ بەتەکیید ئەوە کەیتەوە سەر ڕادەی ناوشیاری بەڕاستیە چەندە وشیاری هاتوچۆیمان زۆر بێ ڕێژەی ڕوودا و سەرپێچەکان کەمە بێتەوە یعنی ئەگەر بەراورد بکەین لەگەڵ ئەم وڵاتانی کە جەنابەت باست کردوتی لەوێ هەم باری داراییان خراپە بەڵام ڕەنگە لەلایەنی وشیاری هاتوچۆیەکان زیاتر بێ بەڕاستی خەڵکەکە زیاتر پابند بن بە یاسا بە ڕێنمایەکانی هاتوچۆ لە وڵاتی ئێمەدا بینیمان لە چەند ساڵی ڕابردوودا ڕێژەی سزاکان لە کوردستاندا زیادی کرد بۆ چەند قاتێکی زیادی کرد بەڵام نەبووە بربەستێک بۆ کەمکردنەوەی ڕێژەی ڕوودا و بۆ کەمکردنەوەی ڕێژەی سەرپێچەکان لە کوردستاندا بۆ لەگەڵ ئەوەی لەبەرەوەی ئێمە نەماتوانی وەکو پێویست چوەکو ڕێکخراوەکان چوەکو بەڕێوەبەرەتەکانی هاتوچۆ چوەکو وەزارەتە معنیەکان کە تایبەتن بە بواری هاتوچۆوە نەماتوانیوە وشیاریکی هاتوچۆ بدەین بە بەتاکی ئەم کۆمەلگایە لە پێش سزاکەیە بەڕاستی چکە تۆ هەر سزایەکە دەری دەکەی دەبێت پێش ئەوە تۆ وشیاری هاتوچۆیەکەی پێ بدەیت بۆ نمونە کاتێککە باسی مۆبایل دەکەی ئەڵێ کەسێک مۆبایل بەکار بهێنێ ئەوەندە سزای دەدەم بەڵام وەرە تۆ پێش ئەوە وشیاری هاتوچۆکە بدە بە خەڵک بڵێ لە بەکارهێنانی مۆبایل دەکات دەبێتە هۆی ئەوەی کە لە سەدا 30 هێزی مێشکل لە دەست بدەیت واتە تۆ ئاگای لەسەر شەقام نامێنێ کاتێک کە تۆ نامەیەک دەنووسی هۆش لە خۆ نامێنێ کاتێک جوابی زەنگێکی تەلەفۆن دەدەیتەوە ئەگەر تەنها یەک سانیەکیش بێت تۆ ڕەنگە 50 تا 60 متر بەبێ ئاگایی بڕۆی ئەگەر تو ئەم وشیایانە دا بە تاک و بە تایبەتی شوێرانیش ئەو کاتە دەزانێت چۆن تەعامل لەگەڵ شەقام بکە و لەگەڵ ڕێگاوبانیشدا بکە یعنی هەچەندە سزاکان ئێستا کە زیادی کرد بەڵام ئەگەر بێت و وشیاریکی هاتوچۆ ئەگەر بێت و شۆڕشیشی ڕاگەاندنی وشیاری لەسەر تاسەری کوردستاندا ڕانەگەیەندرێ ڕەنگە بۆ چەند ساڵی داهاتوە ڕێژەیەکی زۆر زیاترمان بەڕووداوەکانی هاتووە مرێ ئێمە هەموو جارێک باسمان کردووە ئەوەی لە جەنگەکان شایانی ئەو جەنگە نەگریسەی کە دروست بوو ئەو شەڕەکانی کە شەڕی داعش بوو بۆ هۆکاری ئەوەی کە زیاتر لە 1670 پێشمەرگی قارەمانمان شەهید ببێت بەڵام لە 3 ساڵدا لە ماوەی ئەو 3 ساڵەدا ڕەنگە 3000 تا 4000 کەسیشمان بەڕووداوی هاتووە مردو و ئەوەی لە جەنگا دەربازی بوو و ئەوەی لە نەخۆشی کۆرۆناشە ڕزگاری بوو بەداخەوە لە ڕووداوەکانی هاتووەدا لەسەر شەقامەکان گیانە لە هەدەرەوە ڕاستە ئێوە کو ڕێکخراوەکان چیتان کردووە بۆی کە هۆشیاری زیاتر بڵاوکەنەوە لە ناو شۆفێران ئەوەی ئەرکی سەرشانی ڕێکخراوەکانە وەکو سەم و ڕێکخراوی خۆماندا بە بەردەوام ئێمە هەوڵمانداوە پێش هەموو شتێک بە بڵاوکردنەوەی وشیاری هاتوچۆ ئەم وشیاری هاتوچۆێکەوە دەستمان پێکردووە لە قوتابخانەکانە دەستمان پێکردووە لە قوتابخانەکانەوە هەر لە سەرەتاییەوە تاکو دەگاتە زانکۆ ئێمە بەردەوام سەردانی قوتابخانەکان دەکەین سەردانی پەیمانگاکان دەکەین سەردانی کۆلێژەکان دەکەین بۆ گەیاندنی ئەو پەیامی کە هەمانە کە ئەوش وشیاری هاتوچۆیە چونکە ئەو ژیلەیە کە سبەینێ دێتە سەر شەقام و دەبێ بە شوێر ئەگەر لە ئێستاوە باگراوندێکی وشیاری هەبێ کاتێک کە بوو بە شوفێر ئەو کاتە ڕێنمایەکانی هاتوچۆ جێبەجێ دەکات بەڵام بەداخەوە دەبینین لە کوردستاندا ئێستا ڕوەکو پێویست دامی ڕێکخراوەکان ناکرێت ئەمە بە حەقەتە ینی چواتۆ کاتێک یان جیاوازیەک دەکرێت لە بینی ڕێکخراوێک بۆ ڕێکخراوێکی تردا ئەگە بێت و هەموو بە یەک چاو بێ ئەگەر ڕێکخراوەکان چونکە ڕێکخراوەکان چین ڕێکخراوەکان هاوکاری بەڕێوەبەراتەکانی هاتوچۆن بە هەماهەنگی دەتوانن ئەو بربەستانی کە هەیە لەسەر شەقامدا بتوان چارەسەری بکەن بەڕاستیەکەی ڕەنگە ئێستا ئەرکی مرور زیاتر ئەرکی ڕێخستنی سەر شەقامە بەڕاستیەکەی ئەرکی ڕایکردنی مامەڵەی خەڵکە هاوڵاتیانە کە سەنەوی تازاکەنەوە سیارە بەناو دەکەن یا ماڵەتی شوێری دەردەکەن بەڵام ئەگەر دەعمیکی ڕێکخراوەکان بکەن ئەم ڕێکخراوانە دەتوانن هاوکارێک بن بۆ بەڕێوەبەراتەکانی هاتوچۆ بە بڵاوکردنەوەی وشیاری هاتوچۆ کاتێکیش کە کۆمەلگات وشیار کردەوە بێگومان هەم ڕوودا و هەم سەرپێچیش کەم دەبێتەوە چونکە ئێستا بەداخەوە دەتوانم بڵم لە زۆربوونی ئەو ڕووداوانی کە لە کوردستاندا ڕۆدەن ساڵانە 1000 کەسمان بەڕووداوی هاتووەمرێ و زیاد لە 8 تا 9000 کەسیشمان بریندارە بێ هەموو ساڵی 100 کەسیشمان کەم ئەندام بێ بەڵام لەگەڵ ئەمەشدا تەنها لە ساڵی پاردا ئێمە زیاتر لە 2,200,000 سەرپێچی لە کوردستانە تۆمار کراوە یعنی ئەم ڕێژەیەکی زۆرە ئەگەر بێت و تەنها 6 مانگی ئەم ساڵ وەرگین لە یەکی یەک تا یەکی 6 نزیکە 1 ملیۆن سەرپێچی تۆمار کرا نزیکە 1 ملیۆن باشە چی وا ئەکات یاخود ئێمە ئەتوانین چی بکەین ئێوە بەگشتی
ئەتوانرێت چی بکرێ بۆی کە تاکێک هۆشیار بێت لەوەی کە بە هیچ شێوەیە سەرپێچی ڕێنمایەکانی هاتوچۆ نەکات سەرپێچی هەموو شتێک بکات سەرپێچی ئەوە بکات کە لە خوێندن لە هەر شتێک بیکات بەڵام ئامادە نەبێت بە هیچ شێوەیەک ڕێنماییەکانی هاتوچۆ پێشێل بکات یاخود هۆشیاریکی وای نەبێت لە کاتی شۆفێریە دەبێت ئەوە بکەین کە بنەماکانی هاتوچۆ یا کاری شوفێریکردن لەم وڵاتدا بێتە کەلتور کاتێک کە من کارمەندێکی بەچی ئەکرێ بە ئەو کەلتورە دەکەوێتە سەر دەستگاکانی ڕاگەاندن دەکەوێتە دەست سەر ڕێکخراوەکان دەکەوێتە سەر بەڕێوەبەراتەکانی هاتوچۆ دەکەوێتە سەر وەزارەتی پەروەردە سەر وەزارەتی ڕۆشنبیری هەر هەمومان بە هەماهەنگی بتوانین وشیاریکی هاتوچۆیی بڵاوکەینەوە کە کاتێک کە کەسێک وای لێ بکەین سەرپێچی بێ بە عیبە یعنی بەڵام کاگی یوسف زۆر جار کەمیش نییە کە ڕاگەاندنەکان کاریان لەسەر کردووە هەر ئێمە بۆ خۆمان لەم بەرنمەیەوە چەندین بەرنامەمان ینی نەبووە لە مانگێکە لەسەر بابەتێکی هاتوچۆ ئیشمان نەکرد یاخود بە بەردەوامی بەرنمەیەکمان هەر لە کوردستان 24 لەسەر هاتوچۆ کە ڕۆژانە ئێمە ئەو دیمەنە ترسناک و مەترسیدارانە پیشانەین کە بۆتە هۆی مردنی چەندین کەس ئەمانە بۆ خۆی کەم نییە چی دیکە واکات کە هاوڵاتی زۆر پابند بێت بە ڕێنمایەکانی هاتوچۆ ئەگەر من قەوسێکم بیتی لەوێ ئەم باسی دەستگاکانی ڕاگەاندەکەم ڕاستە تەلەڤیزۆنێک لێرە یاخود لەوێ زیاتر پابندە بە بڵاوکردنەوەی وشیارەکانی هاتوچۆ بۆ تاک بە ڕاستی بە شێوەیەکی گشتی بەڵام ئەگەر بێت و ئەو ئاماری کە هەیە ئێستا ئەمڕۆ لە کوردستاندا دەستگاکانی ڕاگەاندن چی بە بیسەر یا بینەر یا خوێنەر بن کە زیاتر لە 800 کەناڵی جیاواز هەیە ئەگەر بەردەوام ئەم ڕاگەاندانە بە شێوەیەکی گشتی لە هەموو کەناڵەکاندا بە بڵاوکراوی وشیاری هاتوچۆ بێت تاک بە شێوەیەکی گشتی وشیار دەبێتەوە بەڵام بەداخەوە ئەوەی دێ ئێمە دەبینین لە کوردستاندا کاتێک کا ڕووداوێکی هاتوچۆ دەبینی گرنگیی زۆر پێدێت دەبێتە خەبەرێک دەڵێن ئەمڕۆ ڕووداوێکی هاتوچۆ بوو بەداخەوە چەند کەسێک گیانی لەدەستدا بەڵام بەدادەچوون ناکرێت بزانین هۆکاری دروستبوونی ڕووداوەکە چییە ڕەنگە هەندێک جار شوفێر بەرپرس دەبێت لە دروستبوونی ڕووداوەکەی هاتووە ڕەنگە ڕێگاوبانێک لە خراپی لە تاسەیەکدا لە بربەستێک بێتە سەرەوەی هۆکارێک بۆ بە دروستبوونی ڕووداوی هاتووە و هەندێک جار ڕووداوی هاتووە بووە کەسەکە جەڵدەلی داوە لەو کاتەیە بەڵام کەسێک پێی نزانیوە کە بە هۆکاری ینی باری ناتەندروستی خۆی بۆ کە بۆتە هۆکار بۆ دروستبوونی ڕووداوی هاتووە ئەمە لەگەڵ ئەوەش لاک بەداخەوە ئێستا لە کوردستاندا لە ئەنجامی پێشکەوتنی ئەو تەکنۆلۆژیایی کە ئەمڕۆ لە کوردستاندا هەیە کە ئەویش مۆبایلە ڕەنگە هۆکاری سەرەکی دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ بن کاگی یوسف هۆکاری چی نیە هۆکاری جیابوونەوەی هاوسەرانە هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆیە هۆکاری ناهۆشیاری منداڵانە کە ئێستا منداڵان چیان لاتوە هەڵبەت بابەتەکە زۆر هەڵەگرە قسەی لەسەر بکەین بەو هیوام کە ئێوەش وەکو ڕێکخراوەکان ئەرکەکانی خۆتان بەردەوام پێبن دەرفەتی بەرنامەکارەوەندەی پێبەخشین سپاس بۆ بەڕێستان کاگی یوسف بازیانی سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیری بۆ سەلامەتی ڕێگەوبان لەگەڵمان بۆی سپاس بۆ ڕێنمایی زانیاریەکان سپاس لە میترۆی قاهیرە لە چوارچێوەی ئەو هەوڵانەی کە بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری زیاتر بە هاوڵاتیان داوێتی دەرفەتی کاری بۆ ئافرەتانیش ڕەخساندووە بۆ یەکەم جارەکە لە وڵاتە ئافرەتێک وەکو شۆفێر یاخود بڵین ئەمن بەو شێوەیە شۆفێری شەمەندەفەر یاخود میترۆ وەرگیراوە پێشتر ئافرەتان ئەم کاریان نەکردووە ئێستا ئەم خانمە لە قۆناغی ڕاهێناندایە خۆی ئامادە کات کە ببێتە شۆفێری میترۆکە میترۆی قاهیرە بۆ یەکەم جار شۆفێرێکی ئافرەتی دامەزراند و ڕاهێنانی سایبەتی پێدەکات ئەمەش تازەگەریە لە وڵاتێکدا کافرەتان زۆر بەکەمی دەرفەتی کاری فەرمیان بۆ دەڕەخسێت بە جۆرێکە بەپێی هەمارەکانی ساڵی 2020 تەنیا لە 14.3 ژنان لە کەرتی حکومیدا دامەزراون هند عمر ئەو ئافرەتە تەمەن 30 ساڵەیە کە بوێرانە بە پشگیری خێزانەکەی بڕیارە وەکو یەکەمین شۆفێری میترۆ لە میسر کار بکات. ئەس لە پێی کارێکت گەڕام پشام من ڕێکلامێک دیت و من ئەو کارێت بۆ خۆدیت و من دەخواست کرد ڕێکلام وانگەلەکە باڵکێش بوو ئەو تشتێکی نو بوو لە مسرێ و شانسەکە باش من دیت بۆ خۆ و من حەز کرد و تاقی بکەم یەکەم جار ئەف هەزرا من بۆ دەی باڤێن خواوە و هەڤژینی خوا من بەحەز کرد ئەو ژی ماتمایمان لێوان پاڵ پشتیا من کرد و پشتگیریا من کردن دەزانم چاڵێنجەکە هەندێک زەحمەتە بۆ ئافرەتەکەوەکی من لێ سپاس بۆ خودێت تاقیکردنەدا زەرچوم و سەرکەفتی بۆم بۆ گاوەکە ڕاهێنانە
ئەم خانمە تەمەەن 30 ساڵە دەرچووی بەشی بازرگانی و دایکی دوو منداڵە ئەو باس لە ئەزمموی خۆی لەم کارە دەکات و باس لەوەش دەکات کە دڵخۆشە وەکو یەکەمین ئافرەتی میسر لەو بارەدا کار دەکات. پێدویە بۆ وی کاری تەحەزکردن هەبیت دە هەمی تاقیکردناداندا کۆ دەربچی تاقیکردنادا دێت دایخنە ژێر فشارەکێدا کۆ و کاربن هێزا بەرگەگرتنا تە ببینن و کارێکی گەلێکی هەستیارە هەستێکی تێکەلت نێبەرە خۆشببختیە و بەرپرسیارەتیەدا ji ber ku dibît rojane hezareha sernişînan ve guhêzî berpirsiyareteke mezne dilxweşim lê di heman demî de ez ditirsim. میترۆی قاهیرە لە پەراوێزی فراوانترکردنی هەوڵەکانی بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری زیاتر بە دانیشتوانەکەی بڕیاری داوە ئاسانکاری بۆ ئافرەتانیش بکات و هەلیکاریان بۆ بڕەخسەنێت. دەنافەرێقی کوردستان 24. زانایان لە ئەمریکا هەوڵ دەدەن کە جرجەکان فێری لێخوڕینی ئۆتۆمبیل بکەن. ئەوان پێیان وایە کە مشکی جرج لە مشکی مرۆڤە چێت بۆیە لە ڕێگەی فێرکردنی جرجەکانەوە ئەوانیانوێت لێکۆڵینەوە لە سوودەکانی لێخوڕین لەسەر مشکی مرۆڤ بکەن. لە هەمان کاتیشە بۆ ئەوان دیمەنی لێخوڕینی جرجەکان شتێکی زۆر سەیرە ناموەیە وەکو موعجیزە ناویە بن. پێیان وایە کە لێخوڕینی ئۆتۆمبیل لەلایەن جرجەکانەوە گۆ وایە کە بەرازێک بتوانێت بفڕێت. لە تاقیکەکانی زانکۆی ریچمۆند لە ڤیلایەتی ڤیرجینیا زانایان کار لەسەر جرجەکان دەکەن بۆ ئەوەی فێری لێخوڕینی ئۆتۆمبیل بن. هەرچەندە ئەو چوارتایەی لێرە وەک ئۆتۆمبیلێکی سەرەتایی بۆ ڕاهێنان بەکاردێت بەمانای وشەوە ئۆتۆمبیل نییە و تەنانەت لە ئۆتۆمبیلێکی یاری پێکردنی منداڵانیش سادەترا بەڵام یەکەم هەنگاوی تاقیکردنەوەیە. جرجەکان سەرەتا هەندێک بۆن دەکەن بۆی بزانن چی ڕوودەدات دواتر قاچیان لەسەر پارچە ئاسنەکە دادەنێن و پاڵی پێوە دەنێن ئەمەش وا دەکات ئۆتۆمبیلەکە بجوڵێت ئەوان تاوەکو دەگەنەوە شوێنەی کە ئێمە پێی دەڵین داری خەڵاتەکان لێ دەخڕن دارەکە ئەڵقەی خۆراکی پێوەیە ئەڵلقەکان لەسەر ئەو چیلکانە دانراون کە مارشەمەلۆیان پێوە هەڵوەستراوە هەر کە دەگەنە دارەکە بە ئەڵقە خۆراکیەکان خەڵات دەکرێن. زانایان هەستیان بەوە کردووە جرجەکان لە ڕووی دۆزینەوەی ڕێگە بە قاچەکانیانەوە بەهێزن. ئەوان لە ناو سروشدا جۆرەها ڕێڕەو دروست دەکەن. هەر بۆیە زانایان دەیانەوێت بزانن ئایا جرجەکان تەنیا لەو کاتێک کە بە هەر چوار قاچیان دێن و دەچن ئەو هەستە بەهێزەی دۆزینەوەی ئاراستەی ڕێگەیان هەیە یان لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیلیش هەمان هەستیان کارایە. دڵنیا بووم کە جرجەکان توانای ئەم کاریان هەیە بەڵام لە توانەکانی خۆمان بۆ دروستکردنی ئۆتۆمبیلەکە و دامەزرانی ژینگەی گونجا و ڕاهێنانی پێویست بۆ ئەم کارە زۆر دڵنیان نەبووم بەڵام کاتێک کارەکەیان ئەنجامدا وەک ئەوە وابوو کە موعجیزەیەک ڕوویدا بێت وەک ئەوە وایە کە بەرازێک بتوانێت بفڕێت. زانایان پێداگیری دەکەن کە ئەمە تاقیکردنەوەیەکی زانستیە نەک فێلی سێرک. ئەوان پێیان وایە لە ڕووی دەمارەکانەوە مێشکی مرۆڤ و مێشکی جرج لێکچوونێکی زۆریان هەیە. بۆیە تاقیکردنەوەی زیاتر لەسەر مێشکی جرجەکان ڕەنگە دەرەنجامی نوێ لەبارەی لایەنە شارەوەکانی مێشکی مرۆڤەکان بخاتە ڕوو. کاردانەوەی هەستە دەمارەکانی جرجەکان لەم تاقیکردنەوەیەدا توێژینەوەی لەسەر دەکرێت تا بزانرێت ئایا لێخوڕین چ جۆرە هەستێک بە مرۆڤ دەبەخشێت و چ کاریگەریەکی لەسەر دەمارەکانی دەبێت. دووبارە بە بیرتانە هێنمەوە هەرچیەک بێت هەرچیەک ڕووبات چەندێک پێویستت پێی بێ بە مۆبایلەکەت یاخود هەر کارێکی دیکەت کە لە کاتی شۆفێریدا زۆر ئاگادار بن و بە کاری مەهێنن چونکە ئەوەندەی ڕووداوی هاتوچوو هەیە ئەوەندە نەمردن بەهۆی جەنگ و نەخۆشی و هیچ ڕووداوێکی دیکەوە نییە کە باگیانی ئازیزانمان وە خۆشمان سەلامەت بێ. وەرگە و بابەتەکانی بەیانی 24م پێشکەشکردن هەمیشە ساغ و سەلامەت بن.